ئەوە نادر لە دایکبووی گوندی هاوار پەیڕەوکارێکی ئاینی کاکەیم. ماوەی 25 ساڵە لەم دەبەرا لەم دوکانە پیشەی دەلاکیەکەم و کە دەستم کرد بەم پیشەیە خەڵکانی ئەم شارە بە مسلمان و بە کاکەیە هیچ فەرقێکیان نەکرد کە من لێرە پیشەوەرێکی کاکەیم و ئەوان بەو شێوە نەیەن لێ لای لەسەر چاکن. لەبەر ئەمە هەستێکی خۆشی لا دروست کردم و هەڵەبجە هەر خۆیشی و شارێکی بەناوبانگە لە پێکەوەژیانی ئاینی. پێشتر جوولەکە و مسلمان، ئێستا مسلمان و کاکەی تیاژی بەبێ کێشەتیا ژیاون، کەواتە بنەماکی پێکەوەژیانی جوانمانەیە لەسەر ئێمەش ئەرکە کە بەردەوامی پێبین هەر یەکە و لە بواری خۆیان. من وەکو پیشەوەرێکی کاکەی ماوەی ئەم ساڵ 14هەمین ساڵە لە بۆنەی مانگی ڕەمەزانە دیاری خۆم پێشکەش بە مسلمانانی بەڕێز و مانگی ڕەمەزانی پیرۆز کردووە، ئەویش بە ڕۆژێک سەرتاشین بە خۆڕایی یەکەم ڕۆژە یا ڕۆژێک پێش مانگی ڕەمەزان و سەر تاسەری مانکەیش نرخدا بەزێنین هەر بۆ ڕێز و خۆشەویستیمان لە مانگی ڕەمەزان و مسلمانانی هاوشاریمان. و ئەمە بۆتە مایەی زیاتر خۆشەویستی و زیاتر تونند و تۆڵکردنی پەیوەندی نێوان ئێمە و هاوشاری ئەم شاری هەڵەبجەیە. و دەستخۆشی زۆر لەلایەنی مامۆسایانی ئاینی لەلایەنی هاوڵاتیانی شارەکەم و کاکەیەکانی ئێرە و دەرەوە دەستخۆشیان لێ کردوون بۆ ئەم هەڵوێستە. ئەمەش من بە ئەرکێکی کۆمەڵایەتی و ئاینی خۆم ێزانم. وڵا هەڵەبجە منەڵێم ئەگەر کوردستان وڵاتی پێکەوەژیان بێ هەڵەبجە سومبلی پێکەوەژیانە و ئەگەر کەسێک لە دەرەوەی هەڵەبجە بێتە هەڵەبجە هەست ناکە ئەمە دوو ئاینی جیاوازی تایە. ئەوەندە خەڵکەکە تێکەڵ کاسبکارەکان تێکەڵن و ئەمە لە ئیمڕۆ نەبووە لە زۆر زووەوە. وڵا خۆی مسلمانەکان ئەوانەی کە ینی زۆر بە دڵێکی گەرمەوە پێشوازی لە مانگی ڕەمەزانەکەن. منیش ئەو ڕۆژان نزیکە بێتەوە لە ڕووی دەرونی هەستێکی خۆشم لا دروستە بێت کە ئەتوانم ئەم ساڵیش ئەم دیاری خۆم پێشکەش بە مسلمانان و مانگی ڕەمەزانی پیرۆز کە ئاینی زۆرینەی خەڵکەکەی لێرە دڵخۆشیەکمەیاتێ بەڕاستی.